ئایا لە کاتی سوڕی مانگانەدا ئافرەت دەتوانێت قورئانی پیرۆز بخوێنێ؟ مامۆستا گیان لەوانەیە ئەو پرسیارە زۆر کرابێ، بەڵام دوو ڕای جیاوازم گوێ لێ بووە. هەندێک دەڵێن دروستە، هەندێک دەڵێن دروست نییە. هیوادارم ڕوونی بکەیەوە. زۆر سپاس، خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە و سەربەرزی دنیا و قیامەت بن. سپاس خوشکە باشەکەم یا ڕەبی جەنابیشت و تێکڕای مسلمانان لە خوشکان و برایان سەرفرازی دنیا و قیامەت بینەمومان. خوشکی بەڕێزم، قورئان خوێندن وەکو عیبادەت بیخوێنی، یعنی مصحفێک بەدەستەوە بگری یان لە مۆبایلەکەتدا وەکو عیبادەت قورئان بخوێنی، دایکان و خوشکان و کچانمان لە کاتی سوڕی مانگانەدا حرامە لەسەریان قورئان بەو نیەتی عیبادەتە بخوێنن. بەڵام ئەوەی کە دڵێت دروستە، ئەوە هەموو زانایان دیسان لەسەرەوە متتەفیقن. ئەگەر مامۆستایەک لە خوێندنگاکەیدا، مامۆستایەک وانەی ئاینی هەیە، مامۆستایەک لە خولی فێربوونی قورئاندایە، مامۆستایەکی جێگرەوەی نییە، ناکرێت دەرسەکە نەخوێندرێت، دەرسەکەش ئاەتی قورئانە، چەند ئاەتێکی قورئان بەیەکەوەیە، ئەو ڕۆژە مامۆستاش ناکرێت خۆ لە پۆلا باسی بکە، کوڕی تێدایە، کچی تێدایە، بڵێ وەڵا منداڵەکان من ئەمڕۆ لە سوڕی مانگانەدام و بزەڵ جەیەک لە پۆلا دروست بێشتی وا ناکرێت. ئەم مامۆستایە کاتێکە قورئانەکە دەخوێنێتەوە وەکو فێرکردن، وەکو مامۆستا بیخوێنێ، بەنێتی ئەوە نەیخوێنە بەنێتی عیبادەت، بەنێتی ئەوەی بابەتی دەرسێکی منهەجیە کە پەروەردە دیاری کردووە لەو ڕۆژەدا لە پۆلا بخوێندرێ، بەو نێتە بیخوێنە کە دەرسی منهەج دەڵێتەوە. وە قوتابیەک ئەگەرێ بۆ نمونە گەیشتە سوڕی مانگانە بینین و باڵغ بوون، ئەویش مامۆستا هەڵی ئەستێنێ دەڵێ ئەم کۆپ لە ئاەتانم بۆ بخوێنێتەوە. ناکرێت بڵێ مامۆستا من لە سوڕی مانگانەدام، ئەم وەکو قوتابی بیخوێنێتەوە، وەکو فێرخواز بیخوێنێتەوە، بەنێتی عیبادەت نەیخوێنێتەوە. ئەم بابەتیان دروستە، کەواتە بۆ مامۆستا و فێرخواز لە ناوەندەکانی خوێندندا بێ یان لە خولەکانی فێربوونی قورئاندا بێ، بەنێتی عیبادەت نەبێ، دروستە. ئافرەتانی بەڕێزی ئێمە ئەو کاتانش کە لە سوڕی مانگانەدان هەر لە خزمەت قورئاندان، قورئان بەڕێزان هەر شوێ خوێندنەوەکەی نییە، ئەی جێبەجێکردنەکەی ئەو ئافرەتە بەڕێزە کە قورئانی لەبەرە ئەتوانێت لە دڵی خوا وردە دووبارەی بکاتەوە، هەروەها گوێ لە قورئان بگرێت، وەکو مافی خوێندنەوەی قورئانەکەی نییە، بەڵام مافی گوێ لێگرتن لە قورئانی پیرۆزی هەیە، دیسان دەتوانێت گوێی لێ بگرێت. هەروەها بە قسەکردنی مێرد، ڕووی خۆش، زمانی شیرین، حورمەتگرتن لە مێرد، ئەمە هەمووی قورئان خوێندنە بە عەمەل، بە جێبەجێکردنی. لا يسخر قوم من قوم، ئافرەتێک زمانی خۆی پارێزێک گاڵتە بە تایبەتی ئافرەتان زۆر گاڵتە بە ئافرەتانی تر، بە ماڵی تر، بە کەسانی تر، تۆ بڵێ خوای پەروەردگار من ئەم ئاەتە قورئانێ بە کردار جێبەجێ دەکەم، کاتە تۆ لە سوڕی مانگانەدای بە کردار قورئانت خوێن. لا يغتب بعضكم بعضا، زمانت پارێزی، ئافرەتان غیبەتی یەکتر زۆرتریش دەکەن لە پیاوان، پیاوانش هەر غیبەت دەکەن، بەڵام تۆ کە غیبەتی خەڵکن نەکرد، کە پاژمولە باسی ئەم و ئەون نەکرد، کە بوختانت بۆ خەڵک نەکرد، قورئان خوێنێکی بە کردار، هەموو ساتەکانت قورئان خوێندنە، چونکە ئاەتەکانی قورئانت کرد بە کردار لە ژیانی خۆتدا.